وڵی نازانم ئەو تابلۆیە چییە؟ ئەوان ئەوە پیشان بە ئەوە چی تابلۆ چی نووسراوە هەر لەسەری ئەمە پارکی مەلیک مەحموودە لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود. ئەم پارکە لەوەتەی دروست کراوە تەنها ئەم قادرمەی ئەلێرەیە بۆ کراوە و ما باقی ڕێگەی چوونە ژوورەوە زۆر وێرانە. ئەگەر سەیری سیاجی ئەم پارکە بکەن ئەمە سیمای پارچێکە لە ناو شاری سلێمانیە. من پێم سەیرە تا ئێستا بۆ سیاجێک بۆ ئەم پارکە دروست نەکراوە بەم شێوازە و ئەم دیمەنەیە سیاجی پارکی مەلیک مەحموود کە ئەکرێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود خۆرگوندی ئەڵمانیەوە کە یەکێکە لە شوێنە دیارەکانی شاری سلێمانی کە بەم شێوەیە بەجێ هێڵراوە ساڵانێکی زۆرە لەوەتی پارکە دروست کراوە سیاجێک بۆ ئێرە دروست نەکراوە. ئەمە ئەیبینن ئەمە بەحساب دەواازەی چوونە ژوورەوەی دەواازەی چوونە ژوورەوە بەم شێوازە ئەگەر ئاکارم بێتە سەرەوە سەیرێکی ئێرە بکەن ئەمە ڕێگاکەیە بە ڕێگایەکی خۆڵ و بەردەڵانە ئەچتە ناو پارکەکەەوە. ئەمە دەواازەی پارکیش نییە بەڕاستی باش ئەمە سیمای پێشەوەی پارکەکەیە بەم شێوازەیە. ئەگەر بچیتە ناوەوە ئەو هەموو پوش و پەڵاشەشە بینیتیایە کە بەم شێوازەیە و لەو لاوە تابلۆیەکی کۆن دەبەی ئاو چەندان بابەتی دیکە و شوشەی شکا و کامانە هەندێک جار لە ماوەکانی ڕابردووە کەسانێک هاتنە ئێرە کە مادە کوحوولەکانیان لێ خواردو بەڵام ماوەیەکە ڕێگەیان پێ نادرێکە بێنە ئێرە بەڵامەوەی بینن ئەمە دیمەنی سیاجی پاشی مەلیک مەحموودە لە شاری سلێمانی کە لێرە بە بەردەکەڵک دایانناوە بەو شێوازە و ئەو سیمایانی تایە لە تابلۆیەکی دڕاوی تیا بە حساب ئەمە ڕێنماییەکە دانراوە. بۆیە داوا لە لاین پەیوەنددارەکەین ئەمە یەشێکە لە سیما دیارەکانی شاری سلێمانی. وڵی نازانم ئەو تابلۆیە چییە؟ ئەوان ئەوە پیشان بە ئەوە چی تابلۆ چی نووسراوە هەر لەسەری ێ باشم تابلۆیانە نابێت نوێ بکرێتەوە لانی پەیوەنددار چۆشتی وابێ بەو شێوازە. ئەمە دیمەنی ڕووی پێشەوەی پاشی مەلیک مەحموودە کە بوو جوانترین ڕووی هەبوایە نەک لە ناوەوە لێرە. ئەمە لێرەش پارکەکە بەم شێوازەیە هەمووی پوش و پەڵاش و بە دەوری و دارانەیە. باشە مەگەرێشەکە جگەریش تێفڕێبات ئەو هەموو دارە سەوزە ئەسووتەیە لێرە ئاگرەکەوێتەوە. ئەی باشە بۆ نایەن بەلایەوە ئەو دارانە خۆ بە گاڵتە گەورە نەبووە و خزمەتێکی زۆر کراوە دەستان خۆش بێت کە پارچێکتان دروست کردووە بەس وەڵڵاهی ئەوەش وەزانیە. تکایە وەرن بە لای پاشی مەلیک مەحموودەوە لە شوێنێکی دیاری شاری سلێمانیایە بۆیە ئاوڕێکی لێبنەوە چاکسازیەشی باتیا بکرێت ئەو سیاجی چاپکەن ناو پارکەکان و دەوری دارەکانی چاپکەن بۆ شێوازە پوش و پەڵاشی لێکۆ بێتەوە.